سەرەتا کاتێککە باس لە ڕێکخراوەکانی ژنان یاخود باز لە هەر ڕێکخراوێک یاخود هەردام و دەستگایەکی مەدەنی ئەەکەین سەرەتا پێویستە کۆمەڵێک شت هەیە کە ئاماژەی پێبین ناتوانین کە بەبێ ئاماژەدان بەو زەمینە کۆمەڵایەتی و سیاسی و هەروەها ئاینی و پەروەردەیی کە ڕێکخراوەکەی تێدا دامەزراوە ناتوانین بەبێ ئاماژدان بەو زەمینەیە باستەوە بکەین کە ئەم ڕێکخراوە چ جۆرە ڕوئیاوێک و پارادایمێک و هەروەها چ جۆرە مەهامێکی هەڵگرتووە. لە کۆمەلگەی باشووری کوردستانە سەرەتا لە ساڵی 91 لە دوای ئەوەی کە ڕژەمی بەعسی گۆڕبەگۆڕ ڕۆشت و حیزبەکانی باشووری کوردستان لە شاخەوە هاتنە شار، حیزبەکان سەرەتا کە هاتن عەقڵێتی شۆڕژگێڕی و هەروەها عەقڵێتی چەکداریان هەبوو و کۆمەلگای ئێمەش ڕاستەوخۆ لە ژێردەستی ڕژەمی حیزبی بەعزدا ڕزگاری بوو واتە هەمووەکو کۆمەلگا هەمووەکو ئەحزابی سیاسی باشووری کوردستان ئێمە زەمینەیەکی مەدەنی مۆدێرنی و لە ئارادا نەبوو کە ڕێکخراوەکانی ژنان کە دروست بوون لەو کاتەوە کە ڕێکخراوی ژنان بوون لە دوای ڕێکخراوی ئافرەتانی حیزبی بەعز کە هەڵگری بەڕاستی هەڵگری مەهامی ئەوە بن کە ژنی کورد لە توندوتیژی ڕزگار بکەن چونکە هەر لە زمانی خۆشیدا حیزبی بەعز ئەو توندوتیژیانەی کە بەرامبەر بە گەلی کورد ئەیکرد ژن پشکی شەری بەرکەوت بوو. حیزبەکانی باشووری کوردستان کە هاتنە خوارەوە سەرەتا کە دەستیان کرد بە خۆجێگیرکردن کۆمەڵێک ئۆرگانی حیزبیان دروست کرد وەکو ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوی جوتیاران و کۆمەڵی خوێندکاران و لاوان و نازانم ئەم ئۆرگانانەی کەوا دروستیان کرد کەواتە لە سەرەتاوە کۆی ئەو ڕێکخراوانەی ژنان کە لە باشووری کوردستانە دروست بوون هەمویان ئۆرگانی حیزبی بوون و لەم کۆتاییانەدا کە کۆمەڵی ڕێکخراوی دیکە هاتنە مەیدان کە بە ناوی ڕێکخراوی مەدەنی و هەروەها ڕێکخراوی سەربەخۆ و ڕێکخراوی پیشەیی و ڕێکخراوەکانی NGO کە دروست بوون ئەمانە هەر بە هەمان شێوەی دەبینین هەر بە هەمان شێوەی عەقڵیەتی ئەو حیزبانە هاتنە ئاراوە چونکە هەندێک لە کارکتەرەکانی ناو ئەم ڕێکخراوانەش هەر هەمان ئەو کارکتەرانە بوون کە لە ناو حیزبەکانی باشووردا کاریان دەکرد و هەر بە هەمان زەمینەی کۆمەڵایەتی و عەقڵی سیاسی و هەروەها پەروەردەوە دەستیان کرد بەکار. کاتێککە تۆ باس لە ئەرک و مەهامی ڕێکخراوێکی پیشەیی یاخود ڕێکخراوێکی ئۆرگانێکی حیزبی ئەەکەی جارێ بەر لە هەموو شتێک هەموو ئۆرگانێکی حیزبی هەموو ڕێکخراوێکی حیزبی کار بۆ ئیستراتیژی ئەو حیزبە ئەکات ئیتر ئەو حیزبە چ ڕوئیا و ئیستراتیژێکی سیاسی و حیزبی هەڵگرت بێت چەپ بێ ڕادیکاڵ بێ لیبراڵ بێ ئیسلامی بێ یاخود ناسیۆنالیست بێ هەر جۆرە حیزبێک بێ کۆی ڕێکخراوەکانی ناو ئەو حیزبە کە دایمەزراندووە کار بۆ ئیستراتیژی ئەو حیزبە ئەکات و بە پێی ئەو ئیستراتیژێک کە ئەو حیزبە دای ڕشتووە کار ئەکات ئیتر چی لە بەژۆندی ئەو حیزبە بێ ئەوە ئەکات نەک ئەوەی کەوا زەمینە سازی بکات بۆ ئەوەی کۆمەلگا بەرەو کۆمەلگایەکی مەدەنی بەرێوە. بۆ نمونە حیزبێکی ئیسلامی کە دامەزراوە ڕێکخراوی ئافرەتانی ناو ئەو حیزبە و ڕێکخراوی ژنانی ناو ئەو حیزبە کار بۆ جێبەجێکردنی تەواوی بەرنامە و نەخشەی ئەو حیزبە ئەکات کەواتە تۆ ئەبێت کاتێککە دەست بۆ کاری ڕێکخراوەکان ئەبێت پێویستە بزانی کە لە چی زەمینەیەکی سیاسی و چی زەهنێتێکی کۆمەڵایەتیە باس لە ئەو ڕێکخراوەکە و ڕێکخراوە زەمینەکەی شوێ چونکە زۆر گرنگە بزانیت لە نێو چی کۆمەلگایەکدا تۆ باسە ڕێکخراوێکی ژنان ئەەکەیت.
تەواوی ئەو ڕێکخراوانەی کە لە ئێستادا کار ئەکەن ڕێکخراوەکانی ژنان لە باشووری کوردستاندا هیچ تەجاوزی نەکردووە لەو عەقڵیەتە لەو زهنیەتە کۆمەڵایەتی کە لەوێ هەیە و هەمووشمان ئەزانین کەوا لە ئێستادا کۆمەلگای باشوور بە تەواوی کۆمەلگایەکی ئاراستەکراوە لە ڕووی دینەوە ئاراستەکراوە و هەروەها و لە ڕووی سیاسەتەوە کۆمەڵی حیزب ئاراستەی دەکەن کە هەر یەکە و بەپێی بەرژەوەندی خۆی کۆمەلگاکە ئاراستە ئەکات بۆیە لە ئێستاە ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی و ڕێکخراوی ژنانمان نییە سەربەخۆ بێت بەڕای من تا ئێستا هیچ ڕێکخراوێکی ژنانمان نییە و نەبووە کە بە تەواوی سەربەخۆ بێت و تەواوی مەهامی ئەوەی هەڵگرت بێت کە کار بۆ ژنان بکات و ژن لەو گێژاوە سیاسی و زهنی و پەروەردە کۆمەڵایەتی و ئاینێ دەرباز بکە کە ئێستادا کۆمەلگەی باشوورتیا بە تەواوی بەڕاستی ڕۆچوە تۆ کاتێککە دەست بۆ کاری ڕێکخراوێک ئەبەی کە هەڵی سنگێنی بۆی بزانیت کار بۆچی ئامانجی ئەکا نەخشە و پلانی چییە و چی ئەنجامێکی داوە بەدەستەوە پێویستە تۆ دووشت لەبیر نەکەی یەکەم زهنیەتی کۆمەلگا دووەم پارادایمی سیاسی ئەو کۆمەلگایە حیزبەکانی و زهنیەتی کۆمەلگا ئاراستەی هەموو شتێکەکات کۆمەلگای مەدەنیت هەبێ ئەوە زهنیەتی کۆمەلگا ئاراستەی ئەکات حیزبی سیاسی هەبێ زهنیەتی کۆمەلگا ئاراستەی ئەکات چونکە ئەمە کۆمەلگایە هەم ڕێکخراوەکان تیایدا سەر هەڵدەدەن و هەروە هەم حیزبەکانیش تیایدا سەر هەڵدەدەن جۆری ئەو کۆمەلگایە چ جۆرە کۆمەلگایەک بێ لە ڕووی فکرەوە لە ڕووی عەقڵەوە لە ڕووی پارادایمەوە چ جۆرە کۆمەلگایەک بێ تەواوی ئەو ڕێکخراوە حیزبی و ئۆرگانیک و پیشەی و سیاسی و ئیتر تا ئەو پڕیک هەر دام و دەستگا و حیزبێکتیا دروست ببێ ڕنگدانەوەی عەقڵی کۆمەلگاکەوە کۆمەلگاکە ئاراستی ئەکات لە کۆمەلگای باشووردا لە ئێستادا و لە بەدرێژایی ئەم 30 ساڵە هەم شەڕی ناوخۆ هەم ئەو حیزبانیکەوە حیزبی چەکداری شاخ بوون بەبێ پارادایم هاتن هیچ پارادایم و هیچ عەقڵێکی پێشکەوتوو و مەدەنیان نەبوو کە هاتنە خوارە و کۆمەڵێ حیزب بوون بە شاخەوە خەریکی شەڕی چەکداری بوون لەگەڵ حیزبی بەعزدا و ئەمانە تاکەکانی خۆیانیان سەرکردایەتی و هەروەها ئەو کادر و کادرە سیاسی و ئەسکەریانی کە هاتنە خوارەوەی هیچیان بەڕاستی لە ڕووی پارادایم و لە ڕووی هینەوە دیسپلین و چزانم یەک دنیا ڕەهەندی دیکەی سیاسی و کۆمەڵایەتی و بڵین فەلسەفی پێش نەکەوت بوون ینی دروست نەبوو بوون پارادایمێکیان نەبوو کە کادری لەسەر دروست بوێ بۆیە ئەم ئەحزابە سیاسیانە کە هاتنە خوارەوە نەیانتوانی کە کۆمەلگا واتە کە لە شاخ هاتنە ناوشار نەیانتوانی کۆمەلگا ئاراستە بکەن بەرامبەر بەوەی کە ببێ بە کۆمەلگایەکی مەدەنی باوکو ئەمانە سەرەتا کە دەستیان پێکرد بە شەڕی ناوخۆ دەستیان پێکرد پاشان کۆمەڵێک حیزبی چەپ و ئیسلامی و حیزبی دژبەیەک ئەم حیزبە دژبەیەکانی کەوا کۆمەڵی ئۆرگانی پیشەیی و کۆمەڵی ئۆرگانی دیکەی دژبەیەکیان دروست کرد هەر یەکەو بە شێوازی خۆی کۆمەلگەی ئاراستە کرد هەر یەکەو بە شێوازی خۆی کۆمەلگەی پەروەردە کرد بۆیە ئەم شێوازە دژبەیەکیە ئەم دژبەیەکی کەوان کۆمەلگەی ئاراستە دەکرد وای کرد لەوەی کەوا تەنانەت ڕێکخراوەکانی ژنانیش بەم هەموو زۆری بۆرێک کە دروست بووە کارەکانیان دژبەیەک بێ ئەم بۆ خۆی ڕاکێشێ ئەو بۆ خۆی ڕاکێشێ و لە نێو ئەم یەکتر ڕاکێشانەیە کامیان زیاتر لە کۆمەلگای ئێمەوە لە سروشتی کۆمەلگای ئێمەوە نزیکتر بوو ئەوەیان زیاتر بردیەوە کۆمەلگای ئێمە سروشتی کۆمەلگای ئێمە کۆمەلگەیەکی ئیسلامیە خۆت ئەزانی کۆمەلگەیەکی موسڵمانە حیزبە کوردیەکان کە هاتنە خوارەوە بە شەڕی ناوخۆ دەستیان پێکردوە ئەم شەڕی ناوخۆیە بۆ بە هۆکاری ئەوەی کەوان نە لە ڕووی پەروەردەییەوە و نە لە ڕووی ئابوووریەوە و لە هیچ ڕوویەکی دیکەوە نەتوانێت برەو بە پێشکەوتنی کۆمەلگەی
بات ولا ڕووی ئابووریشەوە کۆمەڵگەیان بە تەواوی کرد بە کۆمەڵگایەکی زۆر زۆر داخانیان کرد کۆمەڵگەیان وا لێ کرد کە لە ڕووی ئابووریەوە ئابلوقەیەکی زۆر کەوتە سەر خەڵکەوە باری مادی خەڵک زۆر زۆر خراپ بوو ڕێکخراوە ئیسلامیەکان هاتن ئەم بۆشاییان پڕکردەوە و بە پڕکردنەوەی ئەم بۆشاییە ئەوان کاریان لەسەر ئەوە کرد کە کۆمەڵگا ببورن کە مەوجەیەکی ئیسلامی دروست ببێت کە کۆمەڵگە بەرەو ئەوە ئاراستە بکات کە بەڕاستی لە ئێستادا مەوجەیەکی یاخود شەپۆلێکی توندی ئیسلامگەرا کە هەندێک جار مرۆڤ کە بیری لێ ئەکاتەوە سەکا کە باشوور پڕە لە شانەی نووستووی بیری داعش حیزبە سیاسیەکان نەیانتوانیوە ئەم کلێنە ئەم بۆشاییە پڕکەنەوە لەبەرەوەی هیچیان هەڵگری پارادایمێکی ئەوەندە پێشکەوتوو نین کە بتوانن ئەو بۆشایە سیاسی و پەروەردەیی کە خۆیان دروستیان کردو بە درێژایی ئەم هەمووە ساڵە کە بە ئیسلامی سیاسی پڕکرایەوە بتوان ئاراستەیکەن و بەهۆی ئەم ئاراستەکردنەوە کۆمەلگا بکرێ بە کۆمەلگایەکی مەدەنی و عەقڵی کۆمەلگا بکرێتەوە هەتاوەکو ڕێکخراوەکانی ژنانیش بتوانن سوود لەم ژینگە کۆمەڵایەتیە کراوەیە ببینن و بتوانن کاری خۆیانی تیا بکەن سەرەڕای ئەوە ڕێکخراوەکانی ژنان خۆشیان کە ماسێتی زۆر زۆریان هەیە کۆمەڵێ ڕێکخراوی یەک نەگرتوو لێرە و لەوێ هەر چوار ژن و ڕێکخراوێکیان دروست کردووە کە نا باری مادیان ئەوەندە زۆرە کە بتوانن نەخشە و ئەو پلان و نەخشانەی کە دای ڕێژن وەکو خۆی دیبەن بەڕێوەنا و هەروەها هیچ جۆرە پلان و هیچ جۆرە پارادایمێکی ئەو دویان هەیە کە بتوانن بەڕاستی خەڵک ئاراستە بکەن و خەڵک پەروەردە بکەن ڕێکخراوەکانی ژنان کەمترین بودجەی مادیان لە بەردەستایە و کەمترین دام و دەستگای ڕاگەیاندنیان بەدەستەوەیە و ئەمە بێجگە لەوەی کە خۆشیان فیدراسیۆنێکی سەرتاسەری تا ئێستا نەیانتوانن فیدراسیۆنێکی سەرتاسەری دروستکەن بۆ ئەوەی لە ڕێگەیەوە کار بکەن و کۆمەڵگە وشارکەنەوە بێجگە لەوەی کە لە ناو ڕێکخراوەکانی ژنانیشدا کۆمەڵێک ژن کار ئەکەن کە زۆر لە بێرە بۆچوونیان زهنێتیان زۆر لەو کەسانە دواکەوتوترە کە دژایەتی مافی ژنان ئەکەن یعنی کۆی باسەکە زۆر فرە ڕەهەندە تۆ ئەبێت باسی پەروەردەی کۆمەڵگا بکەی باسی ئەو کە سیاسی ئێمە چ جۆرە مۆدێلێکی سیاسیمان هەیە ئەمە زۆر گرنگە تۆ بزانی چ جۆرە مۆدێلێکی سیاسی حکمی ئەو کۆمەڵگایەکە ئەو حیزبە سیاسیانەیەکەوە حکمی کۆمەڵگاکە ئەکەن چ جۆرە حیزبێکی سیاسین و هەروەها باری ئابووری تاک پەروەردەی تاک خودهوشیاری ئەو بەرنامانەی کەوا لە خوێندنگاکاندا پێشکەش ئەکرێن چ جۆرە بەرنامەیەکن ئایا ئەم بەرنامانە تۆ لە خوێندنگاکاندا پێویستە بەوە هەیە مادەیەکت هەبێ کە باس هەر بەڕاستی مادەیەکت هەبێ کە باس یەکسانی جێندەری بکە ئەگەر بێت و ڕێکخراوەی ژنان هەر بەڕاستی جا بکرێتەوە لە سیاست جا بکرێتەوە لە سیاسیەکان جا بکرێتەوە لە حیزبە سیاسیەکان و هەروەها لە حیزبە سیاسیەکانەوە فەرمان وەرنەگرن بەڵکو و هەروەها ئستراتیژی حیزبەکان جێبەجێ نەکەن بەڵکو فیدراسیۆنێکی سەرتاسەری پێویستە کۆی ئەم هەموو سیاست ڕێکخراوەی کە دروست بووە یەک فیدراسیۆنی سەرتاسەری دروست بکەن کە هەر بە تەواوی کار بۆ ژن بکەن و هەوڵ بدەن کە لە ئستراتیژ و لە نێو پلان و بەرنامەکانیاندا ڕەنگدانەوەی فکری هیچ حیزبێک لە ناو بەرنامەکانیاندا نەبێ و حیزب ئاراستەیان نەکات و هەر یەکە لەو ژنانەی کەوا دێنە پێشەوە بەڕاستی ژنانی حیزبی نەبن بەڵکو هەر بەڕاستی ژنانێک بن کە کار بۆ ژن بکەن و کار بۆ ئەوە بکەن کەوا
کاریگەری دانێن لەسەر کۆمەلگا و ببن بە کارتی فشال لەسەر حکوومەت و لەسەر دەسەڵات و هەر ئەمەندانە و پێویستە بەدەیان خۆپیشاندانی سەرتاسەری بکرێ و خۆپیشاندانی درێژخایەن ئاکتی فراوان ئاکتی بڵێن بە بەردەوامی ئاکتە هەبێت بەرامبەر بەوەی کە جوڵەی شەقام زۆر گرنگە بەرامبەر بەوەی کە تۆ مەلایەکە داوا مەلایەکە دێت هەموو ژن ئەکا بە داینەسۆر پێویستە بەڕاستی بەلای کەمەوە تۆ کۆمەڵگەی باشوور ئەگەر 7 ملیۆن کەسی تێدا بێت وەکو ئەڵێن زۆر کارەساتە تۆ بەرامبەر بە مەلایەکە کۆی ژن ئەکا بە داینەسۆر 10,000 ژنێتە سەرجادە و 3 ڕۆژ لە سەرجادە نەمێنێتەوە. پێویستە ببن بە خاوەنی کۆمەڵێک چالاکی کە چادر هەڵبن خێمە هەڵن لە بەردەمی پەرلەمانە بەدەیان شەو بمێنەوە خەباتی مەیدانی بکەن ئاکتی مەیدانی بکەن کەی ڕێکخراوەکانی ژنان بەم نەفەسەوە کاریانکرە و کاتە تۆتوانی بڵێ ئێمە ڕێکخراوی ژنانمان هەیە و توندوتیژی کەم ئەکات و هەروەها پێویستە سەرڕای ئەو ڕێکخراوەکانی ژنان کاریگەری لەسەر دەسەڵاتی دادوەریدا بنێن بۆ ئەوەی کەوا گوتاری مزگەوتەکان ڕێک بخرێ یاساکان تۆ یاسای توندوتیژی خێزانی تۆ یاسات هەیە لە پەرلەمانە تا ئێستا جێبەجێ ناکرێ دەسەڵاتی تۆ دەسەڵاتی تەشریعیت هەیە دەسەڵاتی دادوەریت هەیە دەسەڵاتی جێبەجێکردنت هەیە دەسەڵاتی تەشریعی کە بریتە لە پەرلەمان کۆمەڵێ یاسای داناوە کە یاساکان هەمووی یاسای مەدەنیە بەڵام دەسەڵاتی دادوەری نایەت کاری پێ بکە دەسەڵاتی دادوەری بڕیار لەسەر گرتنی ئەو ژنکوش ئەدا دەسەڵاتی جێبەجێکار جێبەجێی ناکات کە پۆلیس و ئاسایشە ژنکوش لە دەرەوەی زیندانە ئەسوڕێتەوە بە ئازادی ئەسوڕێتەوە تۆ لە کاتێکا کە دەسەڵاتی جێبەجێکار و دادوەری لەگەڵ دەسەڵاتی تەشریعیە ئەم سیانە هیچ جۆرە هینێکیان نەبێ بەیەکەوە هیچ جۆرە بڵێن هەماهەنگیەکیان بەیەکەوە نەبێ و هەروەها هەماهەنگیان لەگەڵ ڕێکخراوەکانی ژنانە بێ و ڕێکخراوەکانی ژنان نەتوانن کاریگەری بکەنە سەر ئەم دەستگایە ئەوە لەکوێ تۆ ئەتوانیت بڵێیت وەڵا من هینێک شکە بم من بڵێن ڕووناکیەک شکە بم بەرامبەر بەوەی کە توندوتیژی کەم بکات ژنان بەر لەوەی کار لەسەر کۆمەڵگا بکەن پێویستە کار لەسەر خۆیان بکەن کار لەسەر زەهنێتی خۆیان بکەن زەهنێتی خۆیان پەروەردە بکەن چونکە تۆ ئەگەر خۆت زەهنێتی خۆتت پەروەردە نەکرد بێ و هەمان ئەو زەهنێتە هەبێ کە کۆمەڵگا هەیەی ناتوانانی کار بۆ پێشکەوتنی کۆمەڵگا بکەیت چکە پێویستە تۆ جیاواز بی عقلی تۆ بیرکردنەوەی تۆ جیاواز بێ پەروەردەی تۆ جیاواز بێ ڕوئیای تۆ بۆ ژیان جیاواز بێت ئەنجاوەکو تۆ ئەتوانی کاری جیاواز لەسەر کۆمەڵگە بکەیت و هەتاوەکو کاری جیاوازی لەسەر کۆمەڵگە نەکەی و هەتاوەکو پەروەردەی کۆمەڵایەتی کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی ڕواڵەتیمانەیە لە کۆمەڵگەیەکی ڕواڵەتیەوە نەیکەی بە کۆمەلگایەکی هەر بە تەواوی کۆمەلگایەکە لە ڕووی زەهنێتەوە زۆر کۆمەلگایەکی مەدەنی و پێشکەوتوو بێ هیچ جۆرە کارێک تێدا سەرکەوتوو نابێ و ڕێکخراوەکانی ژنان هەر بەم شێوەی ئێستا بە یەک نەگرتووی ئەمێننەوە و توندوتیژی هەر زیاتر ئەکات.